هەوڵەدەینەوەی لە دەستمانداوە بەدەستی بێنینەوە لێرەوە کۆمەڵانی خەڵکی کوردستان دڵنیا دەکەینەوە کەمە کۆتایی دنیا نییە وایە شکستێکی سیاسی وای کرد پێشمەرگە تووشی ئەم شکستە بێ بەڵام ئەمە شکستی پێشمەرگە نەبوو شکستی سەرکردایەتی سیاسی کورد بوو کە وایان بەسەر پێشمەرگەیەنا بەداخەوە بەڵام ئەمە کۆتایی دنیا نییە میلەتی کورد فێرە هەزاران و شتی بەم شێوازەی بینیوە کەرکووک هەر خاکی کوردستانە شنگال هەر خاکی کوردستانە ئەمڕۆ نەبێ سپەی نەبێ دوو سپەی ئێمە هەر دەگەڕێنەوە بۆ ئەو شار و شارۆچکانە میلەتەکەمان دڵنیا دەکەینەوە بەڵام دەبێت سەبر و تەحملمان هەبێ خۆتان دەزانن ئەمە شکستێکی سیاسی سەرکردایەتی کووردە و پێشمەرگایانەوە لێ کرد بەداخەوە پێم وایە ڕێکەوتنەکان لەسەرەوەی ئەو بیرەنەوتانەی کە ماوە بمێنێتەوە لە دەستی بنەماڵەیەک پێم وانە ئەمە ڕێکەوتن بێ بۆی پێشمەرگە بچێتەوە شوێنەکانی تر بەڕاستی ئەو دانیشتنانی دەکرێت لەسەر چەند 36 بیرەنەوتە کە ماوە کە پەیوەندیشی بە ساوانە سامانە شوستەکانەوە نییە بەڕاستی وەزارستان پەیوەندی بە بنەماڵەیەکەوەی دەیانێت پارێزگاری لەو بیرەنەوتانە بکات